بەشی سینەمای سەربا بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەر بە هاوکاری کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی خولێکی سینەمای بۆ ئەو خوێندکارانە کردەوە کە بەنیازن لە کۆلێژی هونەر درێژە بەخوێندن بدەن. دیارە لە پلان و چالاکیەکانی ساڵانەی بەشی هونەری سینەمای سلێمانی کۆمەڵە چالاکی و کاری هونەری هەیە کە ئەکرێ یەکێک لەو کارانە کردنەوەی ئەم خولەیە کە خولێکە بۆ فێرخوازانی دەرچوانی پۆلی شەشی ئامادەیی ئەوانەی کە خوازیارن چنە کۆلێژی هونەر بەشی فلمسازی لە ڕێی کۆمەڵێک لە هونەرمەندانی بەڕێوەبەرایەتیەوە یا با بڵێن بەشی هونەری سینەماوە زانیاری تەواو ئەیرێ بەو فێرخوازانە لەسەر تەمان زانیاریەکان زانیاری سەرەتاین لەسەر ئەوەی کە بە چاوەڕوونیان هەبێ کە ئەچنە کۆلێژەکە چۆن تەقدیمیکەن چۆن خۆیان ئامادەکەن چۆن وەربگیرێن و ئەو زانیاریانەی کە پێیان ئەبەخشرێ ئەو زانیاریانن کە لە ساڵانی ئایندەی خوێندنە سەرقاڵ و قوڵ ئەبنەوە تایە لە ڕێی مامۆستا بەڕێزەکانیانەوە. وەرکشۆپێکیان بۆ سازکردین وەرکشۆپێکیان بۆ سازکردین بۆ بەشی فیلمسازی جامیعە کە سوودمان پێ بگەێنم بۆی لەوێش بە تیۆری و بە پراکتیکی یارمەتی دەربێ بۆ ئێمە وە سەرڕای ئەوەش ئەوەیەتە ئەم بەشەوە حەز و خولیای خۆیەتی هەنێکەیە لە ماحەدەوەیە هەنێکێ لە شەشەوەیە هەنێکێ ڕەبتی نییە بەمەوە حەزی کردووە بە سینەما ئاشنا بێ هاتۆتە ئەم خولەوە وە لەوەم خولەش حەز و ئارەزوویەکی کەسەکە خۆیەتی ئامانجێکی یە کە بچێتە جامیعەوە خۆی لەو فەنەیە بدۆزێتەوە. منی ژێکێکم لەوانەکە هاتووم ئامانجێکم هەیە ئیشەڵا بە ئامانجەکەش مەگەم و هەوڵم بۆیاوە و هەوڵی شێوێ.